کرێکارێکی کووردە 15 ساڵە لە بەلجیکا واگوەستای کەشی کار دەکات. لە کوردستانیش هەمان کاری کردووە. ڕێباز لە ئەوروپاش دەستبەرداری کارەکەی پێشووی نەبووە. دەڵێت ئەگەر لە کوردستانیش مافی کرێکار و سەلامەتی گیانی کرێکاران پەیڕەو بکرێت دەگەڕێتەوە و لە وڵاتی خۆی کار دەکات. چینی کرێکار لە کوردستانە ژیانێکی ناشایستە و نالەباریان هەیە و هیچ بیمەیەکیان نییە، بیمەی تەندروستی، بیمەی بێکاری، ڕێنمایی سەلامەتی، هیچ شتێک لەمانە بوونی نییە لە کوردستانە بەداخەوە. بەهۆی چالاکی سندیکای کرێکارانەوە لەم وڵاتە کرێکاران مافی تەواویان دەستەبەر کراوە و سەلامەتی گیانیان لە شوێنی کار لە پێش هەموو شتێکەوەیە. لەسەر کارەکە کرێکارێک کەوێتە خوارەوە ئازێدی پێگە بەپێی ئەوەی کاچێ بۆ لای پزیشک بۆی دیارریەکە مودەکەی چەنە 2 هەفتەی یەکەمی خاوەنکارەکە پارەکەی بۆ سەرفەکە هەروکو ئیشی کردبێ. پاش ئەوە دایرێکی تایبەت هەیە بەوە کە تەمینی حیاتە لێرە بیمەی نەخۆشیە، پارەکەی بۆ سەرفەکات هەتا ئەو کاتی کە چاکە بێتەوە چێتە سەر کارەکەی خۆی. ئەگەر هات و پێکانەکەی کەڵکی ئەوەی نەبوو گەڕێتەوە سەرکارەکەی ئەو کاتە لێرە زیکن کاستەیە واتە سندوقی نەخۆشی لەسەر سندوقی نەخۆشییا بێت هەتاکو تەقاوتی. لە سەدەکانی ڕابردوودا لە وڵاتانی جیهان شۆڕش بۆ مافی کرێکاران دەکرا، ئەویش لە پێناو کەمکردنەوەی کاتی کار و زیادکردنی کرێی کار و پاراستنی سەلامەتی گیانیان، ئەوەش بەپێی یاسا دیاریکرا. ئەگەر ئەو ئەرک و مافانەی کرێکاران لە وڵاتەکانی خۆیان وەک خۆی جێبەجێ بکرێت، ئەوە چەندین کەسی وەک ڕێباز ناچار نابن وڵاتی خۆیان جێبهێڵن و لە شوێنی خۆیان خزمەت دەکەن. کارزانالی NRT، بروکسل.